گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی دوایین هەڵوێستی چوارچەوەی هەماهەنگی لایەنە شیعەکان. بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتح لە بەغدا میوانیەمەیە. بەڕێز حەیانی چەند ڕۆژە چوارچەوەی هەماهەنگیەوە کۆبێتەوە، بەڵام تا ئێستا کۆ نەبوونەتەوە. کەی کۆبنەوە؟ بەڕاستی کۆ نەبوونەتەوە یان دوور لە چاوی میدیاکان کۆبوونەتەوە؟ بسم الله الرحمن الرحیم. داد سلام علیکم. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، زۆر سوپاس بۆ ئێوە بۆ بینەرانی کوردستان 24. ڕاستیەکەی کۆبوونەوەکان بەردەوامن، بەڵام بەهۆی بوونی هەندێک پابەندی لەلایەن بەڕێزان لە چوارچێوەی هەماهەنگی پەیوەست بە پەرلەمان و هەروەها لەلایەکی دیکەش دەزانن ئێستا مانگی ڕەمەزانە تۆزێک دابوونەری تێپێ و پابەندن چوارچێوەی هەماهەنگی لە چەند ڕۆژی داهاتوو کۆ دەبێتەوە. هۆکاری ڕێکنەکەوتنیش من وەکو بزانم چوارچێوەی هەماهەنگی چاوەڕێی ئەوەیە کە پۆستی سەرۆک کۆماری یەکلایی بکرێتەوە لەلایەن کوردەوە و پێم وایە لە کۆبوونەوەیدا پەرلەمان ئەگەر بێت و ڕێککەوتنە سەر سەرۆک کۆمار بکرێ هەموو پۆستەکان یەکلایی پێتان وانییە کورتچاوەڕێی لایەنە شیعەکانن بۆ یەکلاییکردنەوەی ئەوەی کە ئایا مالکی دەمێنێتەوە لە کاندیدی چوارچەوەی هەماهەنگی یاخود نابۆ ئەوەی بڕۆنە پەرلەمان؟ والله خلينا نكون واقعيين، يعني هو بۆی واقعی بین. يتم قبل انتخاب رئيس ئەمڕۆ دەبێتەوە سەرۆک کۆمار هەڵبژێری پێشەوەی سەرۆک وەزیران هەڵبژێری. یعنی ئەگەر کورد خۆی یەکلایی کردەوە و سەرۆک کۆماری هەڵبژاردە سەر ئێوە وەکو شیعەکان کاندیدتان ئامادەیە بۆ پۆستی سەرۆک وەزیران؟ يعني لحد الان المرشح لدى الاطار التنسيقي تا ئێستا کاندیدی چوارچێوەی هەماهەنگی نووری مالیکیە و ئەمە کە کاندیدی واتە کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە بەبێ شک و گومان. ئەگەر سەرۆک کۆماری یەکلایی بکرێتەوە بێگومان نووری مالیکی کاندیدی چوارچێوەی هەماهەنگیە. بۆیە گوتم ئێمە چاوەڕێی ئەوەن کە پۆستی سەرۆک کۆماری یەکلایی بگرێتەوە و شیعە و سوننەکان و هەموو لایەنەکان لەوە تێگەیشتون کە بابەتەکە با کۆمەڵە ڕێکاری یاساین ناکۆکیەکی سیاسی هەیە بە دوو لایەنی سیاسی یاخود دوو پۆستی سیاسیمان هەیە کە هەرسێ پێکاتەکە دەبێت لە سەر ڕێککردن. ئەگەر بێت و بە نمونە لە نێو سوننە ناکۆکی هەبێت هەیە، لە نێو شیعە لە نێو کورد بە هەمان شێوە، بەڵام ناکۆکیەکان لەسەر شتی گەورە نین، لەسەر هێڵە گەورەکان نین و بەو ئاراستەیە نین کە تۆ بەرەیەکی ئۆپۆزیسیۆنت بۆ دروست ببێ. تەنانەت لە نێو برایانی کوردیش ناکۆکی هەیە لەسەرەوەی لە نێوان بەڕێز فواد حوسێن یاخود بەڕێز نزار ئامێدی کامیان کاندیدی زۆر باشە. بەڕێز حەیانی ئێمە زیاتر تەرکیزمان لەسەر کاندیدی سەرۆک وەزیرانە، پۆستی سەرۆک وەزیران بۆ پێی کە جەنابیشت لە نێو چوارچێوەی هەماهەنگی دەمەوێتەوە بپرسم کە گوتت هەتا ئێستا کاندیدی ئێمە بەڕێز مالیکیە. ئەگەری ئەوە هەیە کە ئەمە گۆڕانکاری بەسەردابێت یان بەڕێز مالیکیە مێنێتەوە؟ نعم 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 لحد الآن تاكو أمساته تاکو ئەم ساتە بەڕێز نووری مالکی کە خۆشی لە چاوپێکەوتنەکەیدا ڕوون بۆ گوتی ئەگەر چوارچێوەی هەماهەنگی داوام لێ بکەم بشێمەوە من دەکشێمەوە. کاندیدی جێگرەوە هەبێ بەڕێ هەیە بەڕێز ئەبوعەلی بەسڕی، بەڕێز حەمید شەتڕی و بەڕێز ساڵح حەسناوی. ئەمانە سێ کاندیدن کە ناویان وەکو جێگرەوە پێشکەشکراوە. بەڵام ئایا جێگرەوەکان ئێستا ویستیانەوە هەیە کاندید بن لە شوێنی بەڕێز نووری مالکی؟ شتی وال نییە. بەڕێز نووری مالکی نەکشاوەتەوە نەدەکشێتەوەش و دەبێتە سەرۆک وەزیرانی عێراق. عێراق پێویستی بە سەرۆک وەزیرانێکی بەهێزە، قۆناغی داهاتوو قۆناغێکی پڕ ئاڵنگاری و ئاستەنگە لە سەر ئاستی هەرێمی. ئێمە پێویستمان بە سەرۆک وەزیرانێکی بەهێزە لە سووریا کێشترەوەن هێزەکانی سووریا دیموکرات و سووریا حکوومەتی ئەحمەد شەڕەوە هەیە، کەواتە زۆرێک لە پەرستەندن هەیە لە ناوچەکەدا لە نێوان ئەمریکا و ویلایەتە یەکگرتووەکان و ئیسرائیل لەلایەک لەگەڵ ئێران، کەواتە هەموو ئەمانە ئەو پێویستە دێنە پێشەوە کە ئێمە سەرۆک وەزیرانێکی بەهێزمانە بێت کە سەرۆک وەزیران بڕیار دەدات. باشە، بەڵام ئەی لەبارەی پەیامەکانی ئەمریکاوە چیڵێنەوە؟ گوێ بە پەیامەکانی ئەمریکا دەن؟ في رأيي الشخصي وەکو ڕێی خۆم. بەڵێ. نعم في رأيي الشخصي انه الاثنين اللي وەکو ڕێی خۆم ئەگەر
يعني شوف ترامب اليوم يعني ترامب تغريده يعني ئەوەی دۆناڵد ترامپ کردوێتی ئەوەی لە ڕاگەیەندراوەکەی کردوتی ڕاگەیەندراوی فەرمی حکوومەتی ئەمریکانی حکوومەتی ئەمریکا بە فەرمی ناتوە گوتووی قسەیەکی لەو شێوەی کرد لەبەرەوەی کۆنگرێسەیە ئەنجومەنی پیران هەیە شتێک نییە بە ناوی تەنیا سەرۆک بڕیاری هەموو شتێکە بەدەست بێت کۆمەڵێک بڕیار بەدەستی دیکە ئەم بڕیارە ئەگەر بڕیاری ئەمریکا بێت دەبێت لە بەیاننامەیەکی فەرمیدا ڕۆم بکرێتەوە بەڕاستی ترامپ هیچ ئیشێکی نییە دانیشە بەس خەریکی ئەوە بێ دەخۆن نووری مالکی دەبێتە سەرۆک وەزیرانیان نا رووسیا هەیە ئۆکرانیا هەیە شەڕیان لە نێواندا هەیە شەڕی ئیسرائیل و ململانێ و گرژی بەڵام بە شتێکی دیکەشت بۆ ئیزافە بکەم ئەو فریای تۆپی پێشەکەی و پامی بۆ ڕۆناڵدۆش هەیە بەس ئەمەوێتەوە بپرسم کە ئێوە قسەی ترامپ وەکو قسەی فەرمی ئەمریکا وەرناگرن ینی چاوەڕێی کۆنگرێسەکەن چاوەڕێی بڕیاری فەرمیترەکەن يعني ترامب اليوم هي تغريده بس پێمان وانە دۆناڵد ترامپ بینیمان کە سەڤای دانا و کشاندیەوە ئەگەر لێدوانێکی فەرمی بێ دەبێت لێدوانی حکوومەت بۆچی سیرکە ئەو کەسەی ئێستا دەتوانێت ڤیتۆ بدات تۆم باراکە تۆم باراک نێردەی ئەمریکایە بۆ بڕیاری ئەو وەکو بڕیاری حکوومەتە ئەگەر شتێکی لەو شێوەیە لە تۆم باراکەوە دەربچێت کە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست نوێنەری سیاسەتی ئەمریکا بەڕاستی من ئەو کاتە دەڵێم بەڵێ نووری مالکی نابێت بە سەرۆک وەزیران بەڵام لەو قۆناغەدا سەرۆک وەزیران و سەرۆک کۆمار پێویستمانە کە تەنیا بەڕێز سوات حوسێن و بەڕێز نووری مالکی دەتوانن عراق سەرکردایەتی عراق بکەن و بەڕێز سوات حوسێن وەکو وەزیری دەرەوە توانیوێتی پەیوەندی زۆر باش بنیاد بنێت لەگەڵ وڵاتانی دراوسێدا پەیوەندی هەرێمی و پەیوەندی نێودەوڵەتی و لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتی پەیوەندیەکی زۆر باشی هێتەنێت لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ وڵاتانی ئەوروپا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسیا بە هەمان شێوە بەڕێز حوسێن ڕۆڵێکی زۆر باشی هەبوو پەیوەندی زۆر باشی هەیە پێم وایە ئەگەریش هەیە کە کاندیدێکی دیکە هەبێت بەڵام باس لەوەش کراوە کە مستەفا کازمیش ئەوەش لە سەرمێزە کە ببێتە جێگرەوە بەڵام وەکو ڤیتۆ ئێمە ڤیتۆیەکی فەرمیمان نییە وەکو گوتم ئەگەر تۆم بەڕک لێدوانێکی لەو شێوە بدات ئێمە وەکو لێدوانی فەرمیوەری دەگرین باشە ئەبوایە ئێوە دوێنێ ئەمە شتێکی دیکە ئەبوایە ڕۆژی دووشەممە چوارچەوەی هەماهەنگی کۆ ببێتەوە بەڵام کۆ نەبوونەوە هەتا ئێسش ینی نەتوانراوە کۆبوونەوەیکی فەرمی بکرێت تەنیا دوو قۆڵی و سێ قۆڵی وەکو باسیەکەن کەی کۆ ئەبنەوە ئەمە بۆ چوارچەوەی هەماهەنگی دەگەڕێتەوە کە سەرکردەکانی چۆن هەماهەنگی دەکەن بۆ ئەوەی کۆبنەوە چونکە وەکو دەزانن من گوتم بەڕاستی لە مانگی ڕمەزاندا تۆزە گۆڕانکاری بەسەر کاتی کۆبوونەوەکاندا دێت ڕێککەوتنە دەبێت با پرسی سەرۆک کۆمار یەکلایی بکرێتەوە من دواکەوتنەکە هەر بۆ ئەوە دەگەڕێنمەوە هەندێک لە سەرکردەکانی چوارچەوەی مانگیش تەحەفوز دەکەن بەڵام خاڵی گرنگە ئەوەی کە دۆناڵد ترامپ دەینووسێت خۆی ناینووسێت دۆناڵد ترامپ کۆمەڵێک کارمەندی هەیە لە میدیای خۆی با بڵێن ئەو شتانەی بۆ بەڕێوە دەبن و ئەو ئەم شتانەی بۆ دەنووسن لەم دوایدا جۆرە بابەتانەی زۆر بووە لەبەرەوەی بیرمان نەچێ ئەمریکاش لە قەیرانێکی زۆر قوڵی سیاسی و ئابووریدایە دۆسیەکانی ئەپستین کە ڕۆژانە دەبن بە هەواڵ ئەمانە هەمویان پرۆسی سیاسی ئەمریکایان بەڕاستی تێکداوە پێم وایە سەرۆک دۆناڵد ترامپیش کێشەی زۆر لەوە گەورەتری هەیە پێم وایە ئەو قەیرانە فراوانتر دەبێت لە نێوخۆی ئەمریکادا کێشەی گەورەتریان بۆ دروست دەستخۆش کاری لە پێشینەی دۆناڵد ترامپ عێراق نییە تا بیخاتە ڕێزی پێشەوە وەکو چۆن با بڵێن سەڤایان لابرد بتوانێت لە عێراقش حکم بگۆڕشت زۆر سپاس دەکەم بەڕێز محموود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتەح لە بەغدا لەگەڵمان بووی